پەروەردەکردنی منداڵ و ئامادەکردنیان یەکێکە لە گرنگترین ئەرکەکانی خێزان و کۆمەڵگا. لەم چارچەوەیەدا و بە هۆشیارکردنەوەی دایکان و باوکان سیمینارێکی تایبەت لە ژێر ناونیشانی منداڵەکەت چاندراوەکەتە بەڕێوەچوو. سیمینارەکە بە دەستپێشخەری تیمی توانا و بەهرەکان بۆ گەشەپێدانی بەردەوام بوو. تیایدا ژمارەیەک پسپۆڕی پەروەردە و خێزان باشدار بوون و تیشکیان خستە سەر گرنگی بوونیاتنانی کەسایەتێکی بەهێز بۆ منداڵ و گرنگی گفتوگۆی نێوان دایک و باوک و منداڵەکان. وەک فەریقی تاقات و ماو لە تەنویم سەدام لەگەڵ کتێبخانەی گشتی کەرکووک هەڵسەنگاندنی بەنجامی ئەم قۆڕەیەکە لەسەر مناڵانە بنین لە مناڵان بنین لە 5 ساڵیەوە بۆ 15 و 18 ساڵیەوە کە بتوانین لەگەڵ دایک و باوکیان دابنشین قسە بکەین لەسەریان چۆن تربیت بدەین، چۆن تەنسیق بکەین، چۆن پەریان پێ بدەین. ئێمە وەک خەڵکی کەرکووک و خەڵکی عێراقیش وازانین تەنمیە مستەدامە کە بنین تەنمیە بەردەوامی وازانین بەس لە بنین لە دار و درەختە یان لە جادۆبا ئەبێت چایکی ناوەڵە، بەڵام لە تربیەتی مناڵان مستەمڕ بێت تەنمیەمان هەبێ ئەبێت ئیستیدامی بکەین. زەمان لەگەڵ زەمان گۆڕاوە، یعنی حالیان خۆمان باش دەزانین تەواصل اجتماعی هەموو شتێکی تێبووە، بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بدەین دەم قۆڕمەندانەوە کە دروستە